سەبارەت بە جینۆسایدی گەلی کورد و ئەنفالی گەلی کورد و تاوانانی لە ماوەی ڕابردوودا دەرهەق بە گەلی کورد کراون بۆی بزانین لە ڕووی نێودەوڵەتیەوە چی کراوە و پێویستە چی بکرێت لە ڕووی یاساییەوە بەتایبەت و حکوومەتی عێراق دەبێت چی بۆ گەلی کورد کات دەرامبەر ئەو تاوانانی لە ماوەی ڕابردوودا دەرهەق بە گەلی کورد کراون گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز گاڤی مارۆن پارێزەری ئەمریکی نێودەوڵەتی مافی مرۆڤ کە لە واشنگتنەوە لەگەڵماندا بەڕێز گاڤی مارۆن سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش. gelek bi xêr hatine Kurdistan 24. Qasî hûn agehdarin weke parêzerekê Amerîkiyê navdewletî ku li ser kesên mafê mirovî kar dikin. Eva ku li navxweya Kurdistanê bi giştî li ser astê Iraqê hatiye kirin. Derheq jînosayd û enfalên li ser miletê Kurd li ser destê rejima behs. Weku pêwîstin? بەڵێ لە ڕاستیدا پارێزەرە ئەمریکیەکان پێشتر ڕاتبوون لەسەرەوەی کە بە شێوەیەکی ڕاستەوخۆنی و نەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان بکەنەوە ئەنفالانێکە کراوە هەروەها لەو تاوانەدا کار بکەن هەتاوەکو ئەگەر لە بەرانبەردا هیچ بڕەپارەیەکی وەرنەگرن بەڵام لەلایەن ئەو کەسانێک کە کارەکانیان کردووە بۆ ئەوەی بتوانن لەم کاتەدا لەم ساتەدا و لەم چەند ساڵی ڕابردوودا بتوانن لە دادگای لە سلێمانی لە کەیس سەبارەت بە کەیسی کیمیا باران کار بکەن بە شێوەیەکی ئاساوی کە ئێمە داوامان لە حکوومەت کردووە لەم کەیسە و لە کەیسی بارزانیەکان و لە کەیسی داعشدا ئەوە بووە گەلی کورد پێویستیان بە یاساوەکە وەکەوەی کە ئێمە لە ئەمریکا هەمانە کە کورد لە بەرانبەر ئەم کارە ساتانەدا پارێزراو بنوارەوە بە شێوەیەکی یاسایی ئەو کەسانێک کە ئەم کارانیان کردووە بەرپرسیار دامەندرێن هەموو ئەو کەسانی کە دەستیان لەم کرداوانەوە نەدابووە وەکەوەی کە لە گۆڕی بە کۆمەڵی بارزانیەکان و ئەنفالی بارزانیەکاندا هەبووە بەڵام هەندێک لایەن هەبووە کە بە شێوەیەک لە شێوەکان دەستیان لەم کارەدا هەبوو بێت و ئێمە پێویستیمان بەم جۆرە یاساوە ئەمەش بەر لەوەیە کە لەلایەن نووسینگەی سەرۆک وەزیران و لەلایەن پارێزەرانەکانەکەەوە بۆیە دەمانەوێت لەگەڵ ئەنجومەنی دادوەران بە شێوەیەکی چڕ کار بکەین و هەروەها شێوەیەکی یاسایی و دەستوری مافی گەلی کورد پارێزراوە بێت پێویستیشمان بەوەیە. بەڕێز گاڤی مایرۆن ئێوە وەکو پارێزەری ئەمریکی نێودەوڵەتی مافی مرۆڤ لە مای ڕابردوودا چیتان کردووە بۆ گەیاندنی دەنگی کورد بە ناودە نێودەوڵەتیەکان بە تایبەت ناودە یاساییەکان و لەبارەی ئەو تاوانانەی دەرهەق بە گەلی کورد کراون؟ بەڵێ بێگومان ئێمە بە شێوێک لە شێوەکان کارمان کرد و سەردانی کوردستان گەڕاندنەوە لە سەرەتای 2006 و 2007ەوە دەست بەم کارانە کردووە لەم کەیسانەدا کارمان کردووە تیم و خەڵکی خۆمان ناردووە بۆ ئەوەی لە کەمپی پەنابەرەکان و لە ناویشاندا ێزیدیەکان ێزیدە کوردەکاندا کار بکەن کە بە شێوەیەک لە شێوەکان ڕوبەڕووی تاوانی زۆر گەورەی دژ بە مرۆڤایەتی و جینۆساید بوونەتەوە. ئەوەی ئێمە دەیکەین وەکو پارێزەران ئێمە لایەنی تاوانکار ناکرین و ئێمە دەمانەوێت ئەو کەسانی کە ئەم کارانیان کردووە سزا بدرێن ئێمە لەلایەن مەدەنیەکەوە داوای قەرەبووکردنەوە بۆ ئەو کەسە و بۆ ئەو خەڵکانە دەکەین. باشە سێ ڕۆژێدی نەهەمین ساڵیادا جینۆسایدکردنا ئێزیدیان لەسەر دەستێ داعش. تو دزانی ڕۆفاتێن بادینان گەرمیان یەن بارزان حتا ئەو جینۆسایدا بەسەر ئێزیدیاژی هاتی حتا نوکیان gelek ji wan goran nehatine heldan bi taybetiyên pêştir li ser destê rejima behs ku enfal û jînosayd hatine kirin hema gorê wan nediyar in. Ji rûyê yasayî û li ser astê navdewletî dikare çi bihête kirin heta hikûmeta Iraqê neçar bikin lê gel aliyê navdewletî bûceyekê taybet tîmên taybet terxan bikin bi zûtirîn dem ji bo dîtina wan rofatan ku dayikên jigersotî li benda dîtina rofatên xwe ne eger ne هیویا زیندیبوونێ ji mêjeya winda bûye. بەدڵنیاییەوە یەکێک لە
مافەکانی مرۆڤی سەرەتای ئەوەیە کە خێزانە بۆ ئەوەی بە شێوەیەکی یەکسانی بە شێوەیەکی پارێزرا و کار بەرامبەر هەموو کەسێکێکش لەوانەیە کە بە شێوەیەکی ڕێز لێگرتوانە بناژێن و ڕێز لە ئاینی خەڵکو و یاخود لە شێوازی ناشنی و خەڵکانە بگیرێت کە لە جەنگ و لە هەر جۆرە شەڕێکدا بکەنەوە بەو یەکێک لەو چیشانەیە کە دۆزینەوەی لاشەکان سەختەوەیە کە شنگال شوێنێکە کە تاوەکو ئێستانەیە کە چەندین گۆڕی بە کۆمەڵی تێدا هەرچەندە کە ئێمە هەوڵێکی زۆرمان داوا لەلایەن کوردەکان و لەلایەن هێزەکانی ئەمریکا و لایەنەکانی دیکە بەڵام هێشتا ئەمە ئاسان نییە و ئەمە پارێزراو نییە بۆ یەزیدیەکان بگەڕێنەوە سەر ماڵی خۆیان بۆ کەمینەکان ئەمە ئاسایی نییە و دۆخەکە ئاساییش نییە لایەنێکی دیکە ئەوەیە کە بۆ نمونونەکە دەبینین کە زۆرێک لە کێشەکان هەیە لەلایەن هەندێک لایەنەوە ڕوبەڕی مەترسی دەبنەوە ئەمەش بە شێوەیەک لە شێوەکان لەلایەن هەموو ئەوروپا و لەلایەن هەموو لایەنەکانەوە بە دوای گۆڕە بە کۆمەڵەکان دەگەڕنەوەی کە ڕوبەڕووی جووەکان و نازیەکان بووەوە لە پۆڵەندا و لە جاکۆف و لە زۆر وڵاتی دیکە ئەمە ڕوویدا و بە شێوەیەک لە شێوەکان داوایان کردو بۆ ئەوەی هەوڵ بدەن شتێک بکەن و بەردەستێکیانە بێەوە چەند نەختینێک بەدەست بێنن بۆ ئەوەی کار لەسەر جینۆسایدی کوردەکان بکرێت لەسەر جینۆساید یەزیدیەکان بکرێت و ئێمە دەتوانین هەمە هەنگیمانە بێتن و بە زۆرێک لە جۆرەکان هۆشیاری بەرزتر بکەینەوە و نوێنەری بەهێزتر بین بە تایبەتی لە بەرانبەر ئافرەتە یەزیدیەکان و منداڵە یەزیدیەکان کە بە جۆرێک لە جۆرەکان بە زۆر وایان لێکراوە زمان و نەتەوە و خودی خۆیان لەبیر بکەن ئەم جۆرە مناڵانە پێویستە بە شێوەیەکی سایکۆلۆژی هاوکار بین یارمەتیان بدەن بۆ ئەوەی بگەڕێنەوە ژیانی ئاسایی زۆر کار هەیە کە دەبێت ئێمە بکەین و زۆر شتیش ماوە کە بیکەین و زۆریش کراوە بەشێک لەمەش ئەوەیە کە پارێزەرەکان هەوڵی زیاتر بدەن و بۆ ئەوەی بە شێوێک لە شێوەکان شێوەیەزێکی دان پێدانان بەو تاوانانە هەبێت و ئەو کەسانێک کە لە نێوان کۆمەڵگەی نێودەوڵەتی دافشاری زیاتر بێخنە سەر و فشاری سیاست هەبی بۆ یارمەتی بدرێت بەڵێ بەڕێز گاوی لە زۆربەی ئەو تاوانانەی دەرحەق بە مافی مرۆڤ کراون دەرحەق بە مرۆڤایەتی کراون لە جیهاندا کۆمەڵگەی نێودەوڵەتی هاتوونەتە سەرخەت بەڵام پێتان وایە دەرحەق بەو تاوانانەی لە ماوەی ڕابردووە بەرامبەر بە گەلی کورد کراون کۆمەڵگەی نێودەوڵەتیش هاتوونەتە سەرخەت قسە و هیچ شتێکیان لەسەرم پرسە هەبووە یان وەکو پێویست نەبوون کۆمەڵگەی نێودەوڵەتی ڕاستیەکە ئەوەیە زۆربەی تاوانە نێودەوڵەتەکان بە تایبەتی ئەوانەی کە لەلایەن کە ئەوەی بە شێوەیەکی لە ئۆکرانیا ڕوودا و هەموو کەسێک کە زۆر زەختی لێ دەکاتەوە بەڵام لە زۆرێک لە تاوانەکانی دیکە لە ئەفریقا و لە سنگاپورە و یاخود وشەکانی دیکە بە شێوەیەکی پێویست چاوی لەسەر نیە مە تەنیا کوردەکان نیە بەڵام ئەوەی کە ئێمە هەوڵمانداوە بیکەین ئەوەیە کوردەکان لە نێو خۆیاندا بەهێزتر بکەین بۆ ئەوەی دۆخەکە کۆنتڕۆل بکەن و یەکێک لەم نمونانەی کە بۆ نمونە دژوەکان کردیان لە ئیسرائیل تەنانەت بوونیشی نەبوو دوای ئەوەی کە هۆڵیکۆست ڕوویدا بەڵام ئەوان وڵاتەکەی خۆیان بنیاتنا و خەڵکەکەیان لە تەواوی جیهاندا بە شێوەیەک لە شێوەکان کە هیچ فەند و هیچ هێزێکیان نەبوو بەڵام توانیان کۆنتڕۆلی ناسنامەی خۆیان کە لە زۆرێک لە شێوەکان یەکێک لەو شێوانە ئەوە بوو کە دەستورێکیانە هەبوو چەندین دادگایان دروست کرد بۆیە پەیامی من بۆ خەڵکی کورد بۆ گەلی کورد ئەوەیە ئەمە پێویست نییە کە چاوەڕێی وڵاتانی دیکە و یاخود ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بکەیت بۆ ئەوەی بە شێوەیەک لە شێوەکان داوای مافەکانی کورد بکەن و بە یاسایی دامنرێت هەروەها نەک تەنها دادپەروەری بۆ ئەو خەڵکانەی کە ڕوبەڕووی تاوان بوونەتەوە بەڵکو بە شێوەیەک لە شێوەکان پارێزەر بن لەلایەنە هەموو ئەو کەسانەی کە دەیانەوێت دەست بەرامبەر کورد هەڵبڕن لە داهاتوودا ئەمەش دەکرێت پێویستە بە خۆیان کۆنتڕۆل بکەن بە بەهێزکردنی یاساکانیان دەرگاکردنەوە بۆ پارێزەرەکانی تری وەکو منەوانەی کە حەز دەکەن کار لەسەر ئەم کەیسانە بکەن بە
بەبێ ئەوەی هی داوای هیچ پاداشتێک لە ئیسلامکردنەوەی کە ئێمە دادگا و یاسای سیستەمێکی باشمانە هەبێت لە ژێر دەستوری عێراق و کوردستان کوردەکان مافیان هەیە بۆ ئەوەی بە شێوەیەکی دەستوری کار بکەن و خۆیان بەهێز بکەن بۆ ئەوەی خەڵکی بپارێزن هەروەها وەک وتم ئەوەی کە پارێزەرێک بن لەلایەن ئەوانەوە ڕوبڕی ئەوانە بنەوە کە ڕەنگە هەوڵ بدەن بەرامبەر بە کوردەکان شتە بکەن کوردەکان بە شێوەیەکی لە شێوەکان لە جیۆپۆلیتیکێکی زۆر سەختدان وڵاتانێکی زۆر هەنەوە هەموو وڵاتەکانی دیکەش ئەجێندایەکی دیکە هەیە دەیانەوێتن بۆیە gelek spas hêjayê gavê mayron parêzerê Emerîkiyê navdewletî li ser mafên mirov ji Emerîkayê. سپاس پەرزباران لە شیکاگۆ لەگەڵماندا بوو.